بابا بابا ئەو عەلەی وەستا مەجیدی هاتە چی کردیە؟ هیچی نەکردە کوڕم کوی چی نەکردی هاتە لە مارە گارگار لەستو کردیە کوڕم عەلە خۆریە تۆ خۆ دێنە ڕست عەلەی بابا بە قورئان هەتا مامنە ئەو خوێ قسەی بکەم دەزانم چی لێ دەکەم بەڵام دەڕۆم وەرە کورەوەرە بگەڕێ وەرە گەڕێمەوە چێندەر وەرە دانیشە وەرە کوڕم وەرە دانیشە وەرە دانیشە بابی وەرە کوڕم ئەتو خیندەواری ئەتو کو خۆ دێنە ڕێزی ئەو خۆڕی بابا من مام على سعدی هەیە قسەی بەتو نا کوڕم نا ئەتو دەزانێت کوڕ چێت پێدەرن ئەتو کوڕی عەدە عوسمان پێدەرن ئەو کابرایە بەڕەلایە کوڕم بابا دەبێ حدودی خۆی بزانی نا کوڕم نا ئەو زمانەی چاکەی دەکەی لە دەبتە خراپە کوڕم لە ئەسان لەو کەسانە دوور کەویتەوە باشە بە هەق خوای بابا لە بەرتونە بێسا دێدەمە بەر شاپە نا بابی منە هەر ئینسانێک لە موزی برندی خوا لە موزی دەشێنی تێگەیشتی بابا على چی بێ ئەخلاق قەنج بوویتە ئەو پیاوە بێت لەو غۆی بکاتن کوڕی خۆم واز لە عەلەی بینە قەناعەتت بێ عەلە داک و بابی خۆی لێ بێزارە وەڵڵا وبیللای ئەو ڕۆژە لە چایەخانەی وەستا مەجید دوعای دەکرد دەگۆ یا ڕەبی خوایە هەر ئەولادم نەبایە کوڕم دەگۆ ئەولادێکمە بایە وەچی کۆسەری تو بایە ئەمن لە بۆ وێستە برندم لە بەتو کوڕم بەخوای بابا لە بەخاتری توش وسکت دەبم ناچمەوە جارێ کوڕم قەیدی ناکە بۆ هێمنەی خۆت لەو سەرە خۆ بە عەلە و هەزاری وەشی عەلەی پشتی دەشێنی بابی من کوڕم ئەمن بەوەی سەربردم بە تو کە عالم دەرێ حاجە عوسمان وزاغی کۆرنە بۆ کوڕەکی هەیە ساڵحا سەربرندە لۆی ئەمە سەربردم بە تو کوڕی خۆ بەڵێ 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 بەسەر چاو ئەمن خدرن بەڵێ چێ ئازاد خدر لە چا مەخفەر گیرا برا مەخفەر شورتا بەڵێ بەڵێ باشە بەسەر چاو هەر ئێستا دێت زۆر سوپاس إذن زنب السلام عليكم باشي صحة باشا ممنونة بخيراتك وش بيست فاستك حالتك كوا عفوا زنبي معاون تبليغكم لدو هربو زنب تاردو ناس عن خير بو بارك آخره براستی آزادی کرد اساسنا لايما كالوتي من كوري كاخذ المقاولة ما براسي زور مشاجو بيتيفشون شو كداور ما ذكر آزادي كرد أو نعيش عن كاتن شو كلا برزنابت إيه زنبي معاون ناس عن ده بيمري آزاد شكل يا خو بدم تقي كاخذه بله تروج كاميرا أبي آزادي كرد كي نقدر نسيب الأدران نسمى تغير راو سنو تعليق لك سنة ده يعني آزادي كل من يمشي أنا ذاك قابل أخو مختلف بينك نا والله حاشا شيء وزنب بس يعني وضع كله من زور ناخوش هسه أنا زنب تسأل ذاك يمسك كم باش يعني كاخذه بله بس وراك لو ده كم لو دوي بدأ شرطة كله خود يبغى باشا زور ممنون زور سباس قربان شو المزال هذا عزت اي والله زنب زور سباس زور ممنون يلا والسلام موفق ويا بس كاخذه بله جنابت برادريني عزيز زميلي خوش السني ممنون هذا كم برقم ساعتي كيو زارش لو شانك ان شاء الله بلا زارش لو شانك تو امش زرعت خمال قدادك زور ممنون زور سباس زنب زور ممنون يلا والسلام حافظ سلام وستا قادر وستا قادر هات دورة او چه او كريم او اتوي أري والله أمنم رمدي بي مجهولي فرمو يا اخو بخير بي فرمو
یاخوا بەخێر بێ کەریم سەرچاوان خۆش بی سەلامەت بی وەستا قادر دەرێ خوادری نەرم کردی لۆ سولحیاتی ئەرێ وەڵا وەستا قادر هاتیمە دوو قسەت پێ برم و یەکسەرەن بچی بە حاجی مستەفای بریلۆم وەڵا کەریم ئەمنی سەرم پێوە نییە لۆیشی خێرێ وەستا قادر بڕۆ بە حاجی مستەفای برێ ئەگەر دەوێت پێک بێن ئەمن ئامادەمە دەستت خۆش بی کەریم ئیشەشی باش دەکەی ئەمنیش هەر ئەوم لە تو چاوەڕێ دەکرد بەرام بە شەرتەکی شەرت شەرتی چ بەو شەرتەی حاجی مستەفا 100,000 دینارم بداتێ چ دەرێم 100,000 دینارم بداتێ ئەتو ئەو قسەت بەڕاستیە کەریم ئەدی خۆ شعبەت لەگەر ناکەم ئەرێ وەڵا بەڕاستیمە یە کەریم ئەو قسەی بۆنی خینی لێدێ ئەتو باش دەزانی عادی مستەفا چارە جێ و پارەش پێ پیانابی بۆنی خینی دێ لێی نایە پێی پیادەوی پێی پێیان نابی ئەمن حەقم نییە لەسەر دەمەوێت ئەو قسەی پێ ڕابگەین و خلاص باشە کەریم ئەتو بە من نارێ چێ ئیسفادەی لە دوژمنداری کردی هەتا تو ئیسفادەی لێ بکەی ها وەستا قادر نارم خینی بابم ئەو هاوەکو جۆگایە بڕوە کەریم ئەتو تازە خینی بابت بە 100,000 ناری دەفرۆش ئێستا من لەوەی نەهاتیمە ئەو قسانە لەوم بکەی پێ بمرێ ئەوەی دەگەێنی یاننا دەیگەینم بەرا پێت برم کەریم هەتا تو ساحبی ئەو سەبعیبی زەرەر دەکەی ها لۆ سەباح زەرەی لۆ چێیە کەریم سەباح زەرەری هەموو گوندی هەیە هەموو تفونعلەتی لێ دەکەن ئەملۆ کۆ خەرکەینیمە قەت جۆ کۆ خەرکەی نابم باشە کەریم ئەدی سەبع لەو گوندەی لەسەر دزی دەرنەکرا ئەتو لە ئێستا دیفاعی لێ دەکەی دەینەوە کنە خۆت دایدنێ وەستا قادر ئەمن لۆ محکەمەکارەی نهاتیمە کنە تو سەلامەت بی کەریم ئەتو عادی مستەفا لە من هیچ وەختان نییە هەرو تا خەرچی گوندە چینە بەس ئەمە دەمەوێت شەڕ و شۆڕ و ئاژاوە لە گوندی دروست نەبی عەلا کولین ئەمە قسەی خۆم کرد ئەمنیش ئەو قسەی دەگەینم هەرچەندە دەزانم ئیستیفادەی نییە ژیان ژیان کە ئازاد ئازادی چی؟ ئازاد کە لە ژوورەکەی خۆی نییە لە ژوورەکەی خۆی نێگەڕام لەوێ نەبوو چۆن؟ چۆنی چی لەوێ نەبوو بەخوا دەترسێم دەترسی چی چ دێکردیا بەخوا دەترسێم ڕۆشتی بێ چێوە چوبی ئەی هاوار چەندم وت بە قسەی خۆش بە نەرمونیانی لەگەڵی بجوڵێرە ئەمەە لێدا بۆیە ژوای کرد ئەوەی هەندەیە چێوە ڕۆیشتی بی چێوە دەسی لە دەستم وەڵڵاهی بچمە هەر تێیەکی بچمە هەر چایخانە بچمە هەر شاعەچی حیانی بردیە کوڕە عالەم 24 ساعت باسی ئەو خۆڵەی من دەکا ئاخە پێم ناری چێوە دەچی کوڕی هاوار خەدەر دەوازی لێ بێنە نەسۆزی باوکایەتی دێ واز لە کوڕە بێنە باسەری خۆی هەڵ نەگرێ بچێتە جێیەکی بەس پێم لێ لە چی کەمە جلکە سیارەیە سەڵتەنەتە نەئیشەشی دەکا ڕۆژێ 300 نایدە من وەردەگری ئاخە چێوە دەچی پێم ناری بەس دام لە چی کەمە پیاوەکە ئەزانی لە چی کەمە لە سۆزی باوکایەتی تۆ ڕۆژێ لە ڕۆژان دەستم نێنا بەسەرم کوڕایە ڕۆژێ لە ڕۆژان نەتگردە باوەش ڕۆژێ لە ڕۆژان نەچوتە دەرێ لەگەڵی لە بەیانی هەتا ئێوارە تۆ خەریکی تجارەت و خەریکی مقاولات و خەریکی پارە و بەزم و ڕەزمی ئەمیش ئەولادم هەیە تەماشای حاجی عوسمانی برام کە حاجی عوسمانی برام پارچە زێڕە چیە زێر ئەو کۆچەرە نیدام دەستە مەکتەبێ نیدامەکە دەچی ئیش دەکا پارەی پێیا دەکا خوا سێر باس کێم بۆکە باسی ماڵی حاجی برایم بۆکە خۆیان نان هێوی خۆنە تا باش بن ئافرەت وەچی کوڕم خۆڕی دەرچوو وەچی عەلە حەیان چوو ناو عالەمەیە وەچی نەمزانی ئەو کوڕە چێوە دەچی چێوە دێ ئەو پارەی لێ دەکا ئەمە چ لە پارە پولی بکەم خوا دەوز بەوەز تاقەت ئەو قسانم نییە بە بخۆم چەم سەیری سەتەلایتەکە بڕۆ خاتم بڕۆ باقلیمەکە لە قیس نەچی ئەو جارەی دیجیتال لۆ دەکڕم دیجیتال هەتا هەموو قەناتەکانی عاسمان لۆ بین بەخوارێ هەمووان تەمەشاکەی بابا ئاوان وافۆرەی شەکم پێتە بوو هیچ دەبرێت کوڕم بابا تو قەرارت نەدا بژنم لۆ بینی بەری وەڵڵا کوڕم ئەوە هەموو خۆزگە و ئاواتی بینە هەرێ وەڵڵا ئەوە لە بە خاتری تو قەرارم داشنی بینی بەسەر چاوم دەبرێ بزان چێت دەوێت بزانی چێم لێ بابا چێ کوڕ خۆ چنار چێ ڕۆ بابا چنار کچی کاک خدری برا حاج عوسمانی ئەتۆ بەڕاستیتە کوڕم ئەلەوە بەڕاستی مەخۆ بە سەحبەتیشم نییە بابا ئەتۆ دەزانی وەزعی خدرە فەردی کووە زۆر باش دەزانم کار نایەکی دەوڵەمەندە و شەخ لە پارەی دێ یعنی چییە ئەوها دەزانی حاڵ وەزعی مەکووە زۆر باش دەزانم ژیانمان بخۆ بڕۆیە ئەدی کومادەم داوای کچی خدرە فەردی دەکەی ها بابا ئەتو نەبیستیە دەرێن کچی فلان پاشای مێردی بە شوانە چی کرد کورە کوڕمەوە لە حەکایەت ئاشتیوە هەیە کەینەوە ڕاستە ئەمن باوەڕم بەو قسەیە هەیە کە دەڵێ بەقەت بەڵی خۆت پێ درێژکە بابی ئەو کە بابا ئەتو ئەگەر ژنوم لۆ دەینی ئۆکسی خدرم دێ و دەنا بەجارش کە باسی ژنیانەکەم نەکەی
کوڕم کچی خدر ئەفەندی خواردنی تو نییە بابی من ئەوە لە ڕقێنی من ناوەشێتەوە بابی من ئای والله ئەوە لەگەڵە من ناگونجێ ئەوە بە کێک و شیر و قەیماغ و هەنجوو گەورە وەک لە ناز و نیعمە ژیانێ بابی من ئای لۆ بابە خدر چێە لەبیر چوو لەگەڕەکی خۆمان نەبوو وەزعی کوو بوو کوڕم چاک دەزانم خدر برای عوسمانیە و ڕۆژێک لە ڕۆژان نان نەبوو بخۆن بەڵام ئەوە دەلە هەیتمەوە هەموو بە کەلک نایێ کوڕم ئەوە خدرە فەندی پێ دەڵێن ئای لە ناز و نیعمە ژیانێ بابی من ئەوکە بابە بە کورت و مختصری برێژنت لۆنای نمور بڕاوە پارە لێ سەرف ناکەم کوڕم مەوزوع ئەوە نییە بابی من هەدی مەوزوع چێ بابە دا تو یەکە چوا ببینەوە کە ئەو کوفی خۆمانی لە دەینی مە بۆشێتەوە زۆر باشتانە بابە ئەمە داگەژین بینیم کچی خدری دەین و بەس ئەوها کوڕم لۆ دەچمە داخوازی بەڵام زۆر چاک دەزانم فەشەرم دەکاتەوە خدرە فەندی و پێمان ڕازی نابڕۆڵە بانديني امام عزيز اي خدا عفوك يا اخوة بخير بيعك وسلساو اخوات اسياد باشا وسعك باشا خدا عفك يا ربي باشا فرم دانشا يا الله يا اخوة بخير بيسلسل وسلساو اي خدا عفك يا ربي اخوات اخوة اتكوي مارو مداك باشا والله باشا خدا عفك يا ربي باشا بخير بيعك وسلساو خدا عفك يا ربي شيرو كرم شيرو ها بابا دور بابا ورا كا قادر هاتي ورا هات بيك دقة دور كرم ورا ايه حوارتانكو اتكوي امام عزيز باشا الحمد لله وزعتكو يا اخوة بخير بس تساو وسا قادر بخيراتي اي خدا عفك يا ربي شيرو كوي باشي وزعتكو دانشا دانشا بابا دانشا دانقو باسط عفك يا ربي ايه معلوم من دارت كوي هرب السري امام عزيز وزعتكو والله بتماي خواي لساي كريم يا اما زور ماشي كريم ومش له مسليات امام عزيز كريم امير روان كذي ديو سلطان لقى بكا صلح وسا قادر كريم ديوه صلحي لقى مبكى شيرو ديو سلطان لقى بكا برا شرطة شي امام عزيز شرطتي كاقادر والله كريم لبروي سلعي داوي 100,000 دكاليتان هذا نازم من جو بارشنا بير ناسي بس قلت ما بتم بيت امري 100,000 زباش 100,000 بمكوي دالبي بابا همون هر چند تماشای دکم اما دشمن داریش دیوان بمری دادیتو نا كرم نا بابي خوم نا قد هو افكر مكو باش وسق هذا دريم اتوش قناعت دواء او مسألة وابي والله ما عاد من الاول وقناعة بيشكي نبي استاقد اسم او خور يجك وشم نا كرم نا بابي خوم تحمل تبي تحمل ما عاد الشيرو بياو بجدك والله هو شيرو مش جزان بياو حتى يسج تحمل زور ما كرت بس والله وبزانم او روجا مع مسامة لعولا هاتو تكبير يشتلو كردم هر وزان بخصة كيبيبك ما عاد زور دا قال اخوي زور شي دا قال الشيرو دي اقام ليه وفقول بس لا هر تكبير كي مع مسامة لعولا اللي هم بخشتنا هم درس بخبر شو تيدا ما عاد كريم وتي دا قال بشتي قيمة بشتي قيمة بس بشتي قيمة والله ديارة بدورة من جاكي بشتي قيم كرديا وستا قادر اگه کریم وافکر بکاتوا او زور بسوت سوا يا ربي خدايا ودجنا هم فارز خوار لقمان كوي كاك باشي تاهر ناي زحمة نبي برك مش بيت والله الحمد لله السلامة ديالك سهيت سنية كاس تليفونك الخبر لا ما هذا كان هم جيش جيشتن بريء هم تاع جمال هم جمال ومظبوطين هم يتوابع مظبوط باش تاير شو تاير والله تاير شو بارك هم قلت طبعا بارك داي وسط شو داي هم مظبوطين انا نبي لاشتواء دخول حاضر كذا كما كان كلي دبا بيك وسينه مخزني قرش هاتب وازادي كرم نادب وازاد نارك داي او خور بي لو يكفل سيني دي حتى وصل ورقي بي انت ورقه تيجيش لي دبا بري بيك ودي كما كان كلي بس زي مرزان شيلها
كاخذ بله مزيد ساعتي دريش بزنابتا بابي بفرمين بله سرساو بانشان سرساو آخری زانیم دقیقه قناعت وستا مزید هراتی وسط قصة كيمن بخواي تساوي السلام عليكم. الله وستا مزید عليك السلام ورحمة الله بخير بي ماشي مدرسة تساوي بخير بي فرون بخير بي هيك صحتك وخير أخي يا أخوة بخير بي وستا مزيد ساي خانكتكوها والله الحمد لله الحمد لله والله زور باش وزعمان باش الحمد لله باش تريش دبي باش تريش دبي والله باش الصورة دام زاني هردي وسر قصي من قناعات ديني آخري هردك الريو إيرا والله أوي راستي بي دوستي دي هاتبوم أو زارة خضرة فندي أمري وشنبتو كتيا ئەزاتۆ وەختی خۆی کەناربەند و ئیشێکی زۆر مهمە بە تو هەبوو لۆت نەکردم بە دەسەوری تو ئەو جارەیە تو ئیشت بە من کەتیا لۆت دەکەم لۆت ناکەم چ دەری باخ بەخوای دەزانیت سێ خضرە فەندی ئەوەیان فەرقی گەلە زۆرە لەگە ئەویدی ئەوها ئەرێ وەڵڵاهی ئەوە ئیشێکی خێرەیە و دەمەوێت کەمەک لێک نێزیک بینەوە ئەوها لێک نێزیک بینەوە ڕاست و ڕاست بڕۆ ناو مەوزوعەکەی بزانم مەسەلە چییە مەقسەدت چییە وەستا مەجید والله ئەوەی ڕاستی بی علي ده هسه ولا هنا كرمة باشا بابا بس هرتاو هسه ولا كرمة دني ناينات سوا علي كرمة با ديتيتم زار بزار ديتيتم بري أزا دريش كبري خدا عرفتك يا ربي لقى من دايتوس أجمعين دمري كما زيادة ليك نيزك بينه هل براين إن شاء الله براين إن شاء الله زيادة ليش دمري ببينا خزم هاي والله خزماتي شي بكين وستا مجيد راست و راست برو ناو موضوعك بزانم مقصدت چییە بەخوای خضرە فەندی هاتیمە لۆ داخوازی چناری کچت لۆ عەلی کوڕ چێ ئەوە بەڕاستی وەستا مەجید ئەتوە قسانی دوی خۆتە یا سوعبەتێ دەکەیت والله خضرە فەندی سوعبەتی ناوێ ئەو مەوزوعانەی سوعبەتێ نییە هەرێ والله بەڵکە کچەکەت لێک پەڕی من ئەو خێری بکە ئەو بچاکە و پیاوەتێم لەگەڵ بکە نازانم یعنی نازانم بەڕاستی ئەتو لۆم دووبارەکەوە زەحمەنی دووبارەکەوە دەرێن کچەکەت چناخانی کچت بدە عەلەیت کوڕ لۆ داخوازی چیژی من هاتی لۆ عەلی کوڕت چی تێدا خضرە فەندی تێگەیشتم ئەرێ والله تێگەیشتم ئەرێ والله باشە کوڕم پارەت هەیە يعني كو يعني بازار مصلحة تجارة إيشك لا كاخذ باشا كرم سيارة هي نعم ها دبي إن شاء الله خضر فندي دبي هول دا قاسمي دكا كسر فرشينا بتكره واستا مزيد خوادري لمن بركات لتو حركات جولي دبي لقوم جي تاي خاني دانشي پاره پره ناگره سیاره نیه خانی خوی نیه تجارتك ومصلحتك نیه با همو عقلتان گو هاتین رو داخوازی چیشی من چی تێدا خضر فەندی زۆری تێدا وەستا مەجید وەختی خۆی پێم گوتی و گەلە چشم داوا لێ کردی دنیا هەمووی بوویتە پارە و مەسلحەت و تیجارەتە ڕۆ باشە ئەم بۆ خۆتان دەینە مستەوەی ئەوەی داوا چیشی من بکەن ئەو ناز و نیعمەتەی چیشی من تێدا بەنگۆر دەگیرێ ئەوە ئیهانەکردنە لەو من وەستا مەجید چیشی من لێرە تا ئێرە هەمووی بازنە بەگرانایی عەلەی کورد زێری پێوەیە معقولا بۆ خۆتان هینایتە ڕێزەوەی کە ئەمن چیشی خۆم بدەم منگۆ لو كاخذ يعني ام حق وما نجري بينين حەقی خۆتانە کوڕم نەمگوتی حەق خۆتان نییە ئەمان بڕۆن لە عقوفی خۆتان بگەڕێن بڕۆم بزانن لە چێ دەوەشێنەوە بڕۆن لەوێ داخواز چیژان هسه بابا خضر فەندی هسه بابا تمام بابا دي وەستا مەجید زۆرم پێ گوتی بەجێت نەکردم بەبیرت دێ خوا حافیزتان بی خۆی وە باشە ئۆپاری لە بۆ سامەزیتی بێرە زۆر چاکە کۆچەر وەرە بابە وەرە هاتم بابا هاتم چ دەویست بابا کۆچەر دەچێت چایەخانەی وەستا مەجیدی شان وەستا مەجید وەستا مەجیدی چایەچی ئێ برێ بابم سەلامە لێ دەکەم ئیشاڵڵا ئەو 500 ناری دەدێ باش بەس پێشی برێ بابم گوتی سەبرەکەم لێ بووی تا یەک دوو ڕۆژ ئیشاڵڵا ئەویت کەشی لێ دەنێرە باشە کوڕی بەس گەورم بابا من ئێستا دەوام هەیە پاش دەوام وچتەوە بووم ئەوجە دەچمەوە دەمە باش نییە ئێدە باشە بەس پێشی برێ کوڕم برێ بابم خۆشی سەر لێ داتن باشە بابا باشە ئیشاڵڵا دە کوڕی خۆم
کۆچە بەرێ وەرە کوڕمەوە دەزانی چییە ئەگە عەلە لەوێ بوو نەکەی قسەی لەگە عەلەی بکەی قسەک لە تو قسەک لەوی دوایە دەمەقاری بن لێگەی دری کوڕم عەلە خۆڕیە لە ئاقوفی تو نییە بابی من لەگەیشتی دا بینی من وەستا مەزدی لەسەر لە گەنگۆتەیەک بچیتن نابی و هەلا باشە بابا ئەگە لە خۆی بابی باش چاکرە پارشمان داوە کەریمە لە پێ سەد نانەکەی پیاوە